موچەی هەفتانەی 600 دلاری کە بەهۆی ڤایرۆسی کۆرۆناوە لە ئەمریکا دەدرا بەوانەی کارەکەیان لە دەستداوە کۆتای هەفتەی ڕابردوو ماوەکەی بەسەرچوو. بەڵام دیموکراتەکان پێداگری دەکەن لەسەر ئەوەی ماوەی یارمەتیەکان تا کۆتایی ساڵ درێژ بکرێتەوە. ئێمە 600 دلار بووین، ئەوان پێشنیاری 200 دلاریان هەیە کە ئەمەش پێداویستیەکانی خێزانێکی ئەمریکی پێدابین ناکرێت. ڕاشکەوانە بڵێم ئەمە جۆرێک لە سوکسەیرکردنە. ڕێبەرانی کۆماری خواز والێکی دەدەنەوە کە موچەی هەفتانەی 600 دلاری دەبێتە هۆی ئەوەی کە هەندێک لە خەڵک بیانەوێ بێکار بمێننەوە. لێکۆڵینەوەیەکی نوێی زانکۆی یەڵ پیشانی داوە کە ئەم بڕە یارمەتیە خەڵک لە کارکردن دڵسار ناکاتەوە. هەندێک حاڵەتەیە کە خەڵک پارەی زۆرتر وەردەگرن و هەندێکیش کەمتر وەردەگرن. بابەتەکەوەی ئێمە دەبێت بگەینە ڕێککەوتنێک بۆ درێژکردنەوەی ماوەی یارمەتیەکان. کۆماری خوازان نزیکە 1 تریلیۆن دلاریان لە پرۆژە یاسای هیلزدا پیشنیار کردووە بۆ قەرەبووکردنەوەی زیانەکانی کۆڤید 19 لە کاتێکدا دیموکراتەکان دەیانەوێ خاڵی دەستپێکردنی وتوێژەکان لەسەر یارمەتیەکانی حکوومەت 3 تریلیۆن دلار بێ کە بە پێی پرۆژە یاسای هیرۆز لە سەرەتاکانی ساڵدا پەسەند کراوە. ئێمە پێویستمان بە هاوسەنگیەکە. ئەوە ڕوونە کە دەبێت یارمەتی دەری کرێکاران و ئابووری و ئەو کەسانە بین کە بێتاوان کارەکەیان بەهۆی ئەم نەخۆشیەوە ترسناکەوە لە دەستداوە. لەلایەکی دیکەشەوە دەبێت ئاگامان لەوە بێت کە قەرزێکی زۆر بەجێ نەهێڵین بۆ نەوەکانی داهاتوومان. بەڵام یاسادانەران هۆشداری ئەوە دەدەن هاوکات کە وتوێژەکان بۆ بژانەوەی ئابووری بەردەوامە وڵاتەکەیان لەلایەکی ترەوە خەریکی تۆمارکردنی ژمارەیەکی زۆرە لە توشبوون و گیان لەدەستدانی خەڵک بە ڤایرۆسی کۆرۆنا. لە وتوێژەکانماندا قسەمان لەسەر هەندێک ڕێگە چارەکرد بۆ بەڕێنگاربوونەوەی زیانەکانی ئەم پەتایە. بەڵام ڕاستیەکەی ئەوەیە کە ئێمە دەبێت ئەم ڤایرۆسە لە ناو ببین. ئەمەش ئەو خاڵەیە کە هێشتا لەسەری ڕێک نەکەوتوین. لە کاتێکدا کە دواموڵەتی کرێی مانگی هەش بۆ زۆر کەس لە ئەمریکا تێپەڕی و هەروەها ژمارەی حاڵەتی کۆرۆنا لە هەندێک لە ویلایەتەکاندا بەرز بووەتەوە، بەڵام خەڵکی ئەمریکا لەم هەفتەیەدا چاوەڕێی ڕێگاچارەیەکن لەلایەن واشنگتۆنەوە.